سەنتەری چالاکی گەنجانە لە شاری سلێمانی. با دیاریکراوی 25 ساڵ لەمەوبەر بۆ یەکەم جار ئەم سەنتەرە لە لایەن خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدەوە دەکرێتەوە. لەو کاتەوە تا ئێستا ساڵانە هەزاران گەنج لە بواری موزیک و گۆرانی و وەرزش و زمان و چەندین بابەتی دیکە ڕاهێنان وەردەگرن. سەنتەری چالاکی گەنجانی سلێمانی یەکێکە لە شوێنە زۆر ئەکتیڤەکانی ئەم شارە. کۆمەڵێک خولی جۆراجۆری تیاکراوەتەوە، کۆمەڵێک گەنجی زۆری پێگەیانوە لە بوارە جیاوازەکاندا. ئێستا بەپێی سەردەمەکان ئێمە بیرمان لەوە کردوتوانێت کە خولی جیاوازتر بکەینەوە لە سەنتەرانە. با بۆنی ساڵیادی دامەزراندنی سەنتەرەکە و لە نێوبینای سەرەکی چەندین چالاکی جیاواز ڕێکخران. بەشی زۆری میوانەکان لەو کەسانە پێکاتبوون کە پێشتر لە نێو سەنتەرەکەدا ڕاهێنانیان وەرگرتووە یاخود کار بەدەستی نێو سەنتەرەکە بوون. خات و چیمان یەکێکە لە بەڕێوەبەرە کۆنەکانی سەنتەرەکە. ئەو باسی یادگاریەکان و ئەو کارکردنی بۆ کردین کە لە پێشودا کاریان لە سەنتەرەکەدا کردووە. یادگاریەکان زۆرن، نازانم ڕۆحی گەنجان زۆر جوان بوون. ڕۆژی وا هەبوو 14 سعات دەواممە کرد لەگەڵ گەنجانە، لەگەڵ بیرۆکەکانیانە، لەگەڵ بیرۆکە عیلمیەکانیانە لە بواری وەرزشە. کۆمەڵێ گەنجی زۆر بەهرەمەند لە هەموو بوارەکانەوانەیە کە سنتەر بووە بنەمایەکیان بۆ ئەوەی کە بچنە دنیای دەرەوانێ و ئیش بکەن. ساسان لەتیڤ یەکێکە لەو کەسانی کە سەرەتای کاری هونەری خۆی لەم سەنتەرەوە دەستی پێکردو. یەکێکیش بووە لەو کەسانی لە سەرەتای کردنەوەی سەنتەرەکەدا وەک فێرخواست بەشداری کردووە. لە ڕاستیال بۆ ئەو سەردەما زۆر دەورێکی زۆر سەرەکی هەبوو سەنتەری گەنجان و هەتا ئێستاش ئەو کەسانی کە لە بواری فەن و لە بوارەکانی وەرزشیشا کە ئێستا پێگەیشان هەیە بەڕاستی بەشێکی زۆریان لە سەنتەری گەنجانەوە بووە و من خۆم سوودم لە سەنتەری گەنجان وەرگرتووە و هەنیسکیش ماوەی چەرمانگێکە لەم سەنتەرە دەستی کردووە بە ڕاهێنانی وێنەکێشان و لە ئێستادا نیازی فێربوونی چەند بابەتێکی دیکەی هەیە لە نێو سەنتەرەکەدا. من خۆم پێش ئەوەی بێمە ئێرە لە بەشی هونەربووم پەروەردەی بنەڕەت هەستم کرد کە پێویستم بۆیە زیاتر بە وێنەکێشان بم. تقریبان لە پشووی بەهارەوە کاتی پشووی بەهارەوە ئەو هەلم خۆستەوە و هاتم بۆ ئێرە لەگەڵ مامۆستایی و بۆی زیاتر پەرە بە وێنەکێشان بم. سەنتەری چالاکی گەنجان سەر بە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و ساڵانە لە ڕێگەی 6 سەنتەرەوە زیاتر لە 2000 فێرخواز ڕاهێنان وەردەگرن و زیاتر لە 1000 کەسی سوودمەند دەبن لە بابەتە هۆشیارەکانی سەنتەری چالاکی گەنجانی سلێمانی. ئەمیر محەممەد، کورسات نیوز، سلێمانی.